لەبەر خاتری ئەو فکرە میانەڕەوەی هەیانە دۆستن لەگەڵ هەموو لایەک بەڵام نابنە پاشکۆی هیچ لایەک. سەلاحەدین بەهادین ئەمینداری گشتی یەکگرتو چەند جارێک لە میانەی کۆنگرەی حەوتی یەکگرتوودا ئەوەی دووبارە کردەوە کە نابنە پاشکۆی هیچ لایەنێک. لێدوانەکانی سەلاحەدین بەهادین دەکرێت ئاماژەیەک بێت بۆ کاردانەوەی ڕووداوەکانی 19 ئابی 2015 کاتێک سەرکردایەتی یەکگرتو هیچ بڕیارێکی نەدا لەبارەی بەشداریکردن یان بەشداری نەکردنی پەرلەمانتارانی لە کۆبوونەوەی پەرلەماندا. بەڵام پەرلەمانتاران یەکگرتو دوو هەڵوێستی جیاوازیان وەرگرت. 5 پەرلەمانتار یەکگرتو کە سەرۆکی فراکسیۆنەکەشی تێدا بوو بەشداریان لە کۆبوونەوەی پەرلەمان کردو 5 پەرلەمانتاریشیان بەشداریان لە کۆبوونەوەکەدا نەکرد. لەو کاتەدا هەڵوێستی جیاوازی پەرلەمانتاران یەکگرتو بەدابەشبوونی ئەو حیزبە بەسەر دوو بەرەی جیاوازدا دەخوێنرایەوە. بەڵام ئەنجامی دەنگەکان لە کۆنگرەی یەکگرتوودا و بەلاغی کۆتایی کۆنگرەی یەکگرتو پەیامێکی تر دەڵێن. بەپێی ئەنجامی هەڵبژاردننی ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی یەکگرتو ئەو سەرکردەوە پەرلەمانتارانی یەکگرتو کە هەڵوێستی ڕاشکاویان هەبووە و پێشوازیان لە سیستەمی پەرلەمانی کردووە زیاتر لە 170 بۆ 80 دەنگەکانی ئەندامانی کۆنگرەی یەکگرتویان بەدەست هێناوە. ئەبوبەکر هەڵەدنی 846 دەنگ و شێرکۆ جەودەت 841 دەنگی ئەندامانی کۆنگرەی یەکگرتویان بەدەست هێناوە کە ئەو دوو پەرلەمانتارە لە پەرلەمانی کوردستاندا پشتیوانیان لە سیستەمی پەرلەمانی کردووە و لە کۆبوونەوەی 19 ئابی ساڵی 2015دا بەشداریان لە دانیشتنەکەی پەرلەمانی کوردستاندا کرد. چەند سەرکردەیەکی تری یەکگرتو کە دەنگی زۆرینەی ئەندامانی کۆنگرەیان مسۆگەر کردو پشتیوانی لە سیستەمی پەرلەمانی دەکەن و هەڵوێستی ڕاشکاویان هەیە ئەمانن: موسەنا ئەمین، عوسمان کاروانی، ناسک تۆفیق و هادی عەلی. لە بەرامبەریشدا بەهزاد دەروێش کە یەکێک بوو لەو پەرلەمانتارانەی لە 19 ئابی ساڵی ڕابردوودا بەشداری لە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستاندا نەکرد خۆی بۆ سەرکردایەتی یەکگرتو کاندید کرد بەڵام دەنگی پێویستی نەهێنا بۆ ئەوەی دووبارە بۆ سەرکردایەتی ئەو حیزبە هەڵبژێردرێتەوە. ئەگەر لە پێشودا بۆ چوونێک هەبوو بێت کە ڕەخنەی ئاڕاستەی یەکگرتو کردبێت کە ناتوانێت ڕاشکاوانە بڕیارەکانی یەکلایی بکاتەوە ئەوە پێدەچێت حوتەمین کۆنگرەی یەکگرتو وەڵامی ئەو ڕەخنانەی دابێتەوە. هەرچەندە نزیکەی 500 ئەندامی کۆنگرە لە دەڤەری سلێمانی و هەڵەبجەوە بەشداریان لەو کۆنگرەیەدا کرد بەڵام بەدەستهێنانی پشتیوانی نزیکەی 850 ئەندامی کۆنگرە یەکگرتو لەلایەن ئەو سەرکردانەی داوای سیستەمی پەرلەمانی دەکەن و نەخمەی ئۆپۆزیسیۆن بوونیان هەیە ئاماژەی ئەوە دەدات کە بۆچوونی ئەو سەرکردانە لەلایەن زۆرێک لە بنکەی جەماوەری یەکگرتووەوە قبوڵ کراوە. لەسەر بنەمای لێدوانەکانی سەلاحەدین بەهادین و ئەنجامەکانی هەڵبژاردننی ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی یەکگرتو لەناو حوتەمین کۆنگرەی ئەو حیزبەدا پێشبینی دەکرێت لە ماوەی 4 ساڵی داهاتوودا یەکگرتو کار بۆ چەسپاندنی سیستەمی پەرلەمانی بکات هەروەک چۆن لە بەلاغی کۆتایی حوتەمین کۆنگرەی یەکگرتوودا جەخت کراوەتەوە لەسەر ئەوەی یەکگرتو پابەندە بە سیستەمی پەرلەمانیەوە.